من بکو ئینسانێکی کادح کە خۆم لە دایک و باوکێکی فەقیر هاتوومەتە دنیا و وەکو کوردێک کە ڕەنگە کەمیا زۆر هەستم بە کێشەی نەتەوایەتی کرد بێ دەڵێم کەمیا زۆر. عزیز محەممەد سکرتێری پێشووتری حیزبی شوعی عراق و سیاسەتمەداری کورد پاش ململانێکی سەخت لەگەڵ نەخۆشیدا لە تەمەنی 93 ساڵی لە ماڵەکەی خۆی کۆچی دوای کرد. لە مانجی تەموزی ساڵی 1924 لە گوندی بێرکۆتی نزیک هەولێر لەدایک بوو و لە ساڵی 1940 لە شاری هەولێر پەیوەندی بە حیزبی هیواوە کردووە و دواتر بە سیاسەتەکانی حیزبی شوعی ئاشنا بووە و سەرەتای ساڵی 1946 پەیوەندی بە حیزبی شوعی عراقەوە کردووە. ئەوەل جار هاتمە حیزبی هیوا لە دەوروبەری 41 لەو باوەتانە 41 42 41. عزیز محەممەد وەکو سەرکردەیەکی گەورەی ئاستی عێراق دەورێکی باڵای جێراوە وەکو سکرتێری حیزبی شوعی عێراق و ئەندامێکی سیاسی پاش حسابتە بۆ ماوەی 30 ساڵ هاوکار لە ئاستی کوردستانیش بە تایبەتی پاشی 14 تەموز کە ئازاد کرا هاتەوە کوردستان و لە بەرپرسی حیزبی شوعی لە کوردستان و لە کەرکووک و بارەگاکەیان تا دەگاتە ئەو ڕۆژگاری تا دەگاتە سەردەمی با بڵێن شەڕی کوردستان لەگەڵ ڕژێمەکانی فاشی بەغدادا تا دەگاتە ڕاپەڕین و پاشە ڕاپەڕین و بەری کوردستانی تا سەردەمی شەڕی براکوژی کاک عەزیز محەممەد وەکو سەرکردەیەکی گەورە و وەکو تێکۆشتنیی دێرینی ئەو ملەتەی مەحەدەکە دەورێکی چالاکی و ئاشتی خوازانە و مرۆڤ دۆستانەی جێڕاوە. عزیز محەممەد بەهۆی چالاکیە سیاسیەکانی لە ساڵی 1940 دەستگیر دەکرێت تا ساڵی 1958. لە ساڵی 1953 سەرکردایەتی ڕەوتێشی کردووە بە ناوی ڕایەت شەغیلە لە حیزبی شوعی لە باڵی بەهادی نووری جیابۆتەوە بە ناوی باسم القاعیدە کاریان دەکرد. لە ساڵی 1955 وعدە شوعیین هاتنە ناو ڕایەت شەغیلە و تا ساڵی 1956 درێژەی کێشا و دواتر گەڕانەوە ناو حیزبی شوعی عراق و لە ناوم حیزبە درێژیان بە خەباتی و کاری سیاسیدا. مەسلەی کۆچی دوایەکەی یەکەم تەمەنی 93 ساڵە و پێش ماوەیەکیش نەشتەرگەری قاچی لە بۆ کرابوو شکابوو و دیارە ڕنگدانەوەی ئەو لەو تەمەنەوە و شکانە کاریگەری لەسەرباری گشتی تەندروستی هەبوو ئەمڕۆ کۆچی دوایی کرد. مەراسیمی بە خاکسپاردنی ئەوە دەبێت کە ئەمڕۆ ڕێوڕسمە کۆمەڵاتیەکان بەڕێوە دەچن و سبەینش سەعاتدا لە گۆڕستانی شەیدانی حیزبی شوعی لە گردەڕەشە بەڕێوە دەچێت و هێز و لایەنە سیاسیەکان و نێرانێن ئەمڕۆ لە ماڵەکەی کۆ دەبنەوە و خەڵکیش جەماوەریش ئەوەی کە بیەوێت لە بارەگاکاندا دەنیشێت و بەیانی یەکەم ڕۆژی دوای مەراسیمەکە یەکەم ڕۆژی پرسەکەی دەبی لاولێر و هەروەها نیاسەیە و تا ئێستا ئامادەکاری دەکرێت لە سلێمانیش ڕۆژی دووەم پرسەکەی لە سلێمانی بەڕێوە بچێت. عزیز محەممەد لە شۆڕشی 14 تەموز لە زیندان ئازاد دەکرێت و دوای ئازادبوونیشی بووە بە ئەندامی کۆمیتەی ناوەندی و دواتر ئەندامی مەکتەبی سیاسی و لە ساڵی 1964 بووە بە سکرتێری حیزبی شوعی عراق تا ساڵی 1993 وەکو سکرتێری ئەو حیزبە ماوەتەوە. دواتر لە هەرێمی کوردستان حیزبی شوعی کوردستان دادەمەزرێنێت و دەبێتە سکرتێری ئەو حیزبە وەکو کەسایەتیەکی سیاسی ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ئاشتەوایی نێوان لایەنەکان لە شەڕی ناوخۆدا. هاوکات یەکێک بە لەو کەسایەتیە شوعیانەی خەڵاتی لینینی وەرگرتووە و هەروەها مەدالیای ئەستێرەی گەشەی گیشوەری ئاسیا و ئەفریقای لە ساڵی 2007 لەلایەن رووسیاوە پێبەخشراوە. لە دوای نیسۆل ماندێلا عزیز محەممەد دووەم کەسایەتی بووە ئەو مەدالیایە وەربگرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.